لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحان لەوانەی 145 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأتموا الحج والعمرة لله فإن أحصرتم فما استيسر من الهدي ولا تحلقوا رؤوسكم حتى يبلغ الهدي محله فمن كان منكم مريضا أو به أذى من رأسه ففدية من صيام أو صدقة أو نسك فمن تمتع بالعمرة إلى الحج فما استيسر من الهدي فمن لم يجد فصيام 3 أيام في الحج و7 إذا رجعتم تلك 10 كاملة ذلك لمن لم يكن أهله حاضر المسجد الحرام واتقوا الله واعلموا أن الله شديد العقاب. بەڵێ خۆشەویستان، دیارە لەوانەی ڕابردوو باسمان کرد بابن لەسەر تەئاتەکە و ئەتیموا الحەج والعومرة لله حەج و عومرە لە پێناوی خوای گەورە بە تەواوەتی بە هەموو مەناسکەکان ئەنجام بدەن. فإن أحصرتم ئەگەر حەسر بوون بابن مانعێک پەیدا بوو نەتانتوانی تەواوی بکەن یاخود بگەنەجێ فما استيسر من الهدي ئەوەی کەوا ڕەخسا لە هەدی و لە قوربانی وەکو بابن حیوان سەربڕین وەکو گوتمان چێڵبی یان حشتربی یاخود مەڕبی ئەوەی کەوا لە توانادا هەبوو سەردەبڕی ولا تحلقوا رؤوسكم حتى يبلغ الهدي محله سەر ناتاشن هەتا وەکو ئەو حیوانەی کەوا دەیبڕن دەگاتە جێگای خۆی واتە لە دوای ئەنجامدانی حیوان سەربڕینەکە ئەوجا لە بۆ تێ سەر بتاشی. فمن كان منكم مريضا أو به أذى من رأسه ففدية من صيام أو صدقة أو نسك. ئەوجا بەعام باز لە ئیحرام دەکا کە وەکو گوتمان لەوانەی ڕابردووش کەسێک کە لە ژێر ئیحرامدابی دیارە هەندێک شتەیە لێی مەنع دەکرێت کە لە ژێر ئیحرامدایە وەکو پیا و وەکو ئافرەت هەتا بکرێت نابی هیچ موویەک لە لاشەی لێ بکاتەوە بە تایبەتی مووی سەری مەگەر ئەوەی کەوا بەبێ دەسەڵاتی لێ دەکرێتەوە لێ دەبیتەوە هەڵدەوەرێ ئەوە لە دەسەڵاتی ویدانیە. ئیتر نابی سەر بتاشی هەتا وەکو واجباتەکەی تەواو دەکات. ئەگەر واجباتیش تەواو نەکرد لە جێگاش حەبسکرا وەکو گوتمان مەنعکرا لەوێن دەرێت کە هەتا سە حیوانەکەی سەردەبڕی نابی سەری بتاشی. پاشان وەکو حکمێکی عامیش عین دەفەرمی بەڵام جاری وا هەیە کە لە ژێر ئیحرامدایە ئەو کەسە ئەوجا پیاوە یان ئەفرەت فمن كان منكم مريضا أو به أذى من رأسه کەسێک کەوا نەخۆشە نەخۆشیەکەی عیلاقەی بەوەی هەیە لە ژێر ئیحرامیشدا عیلاقەی بەوەی هەیە ئەگەر سەری بتاشی باشتر دەبی ئەو به ئەذى من رأسه یاخود ئێشەکەی هەر لە سەریتی بۆی کەوا بابن زۆر زانە ئەو ئینسانە کە تووشی وەکو ڕشک و ئەسپێ و ئەو بابەتانە بووە پێویستی بە سەرتاشین هەیە. ئیتر ئەگەر نەخۆشیەکەی پێویستی بە سەرتاشین هەیە بە تایبەتیش نەخۆشەکەی لە پرچی بیتن ففدية من صيام أو صدقة أو نسك. لو حالتي عيني لجير إحرام داية أجر ببي سبب سري بتاشي أو طبعا لو حالتي لإحرام دردتي وياخد بابلين واجبات كان في أنزام نادرة بلام لحالتي كوانا خوشة بيويستي بسرتاشين ياخد مشكلة لبرتشي هي بيويستي بسرتاشين هي وكو رشكو أسبي وبابتان تدا ئەوە پێویستە فدیەیەک بدا ئەو فدیە یان بە ڕۆژیبوونە یان سەدەقەیە یان حەیوان سەربڕینە. ئەوجا لێردا لەو حەدیثەی کەوە با بڵێن بوخاری موسلم ڕوایەتیان کردێ لە کەعبی کوڕی عوجرەی ئەنساری دەجێڕیتەوە خوای لێ ڕاز دەفەرمی ئەمنیان بردە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا لە ژێر ئیحرامدا بووم بەڵام وەزعم ئەوەندە تێکچوو بوو والقمل يتناثر على وجهي واتە ئەسپێ دەهاتە سەر دوو چاوم ئەوەندەی کەوە کەوتوبە ناو پرچم دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی تەسەوڕم نەدەکرد یعنی کەسێک هەبێ بەو شێوەی بگاتە ئەو حاڵەتەی کەوا هەندە زۆر بی بکەوتە سەر دوو چاوی ئەما تەجید شەیئا ناتوانی بەرامبەر بەوەی کە شتێک بکەیت تاوەکو سەر بتاشی فەرمووی چ بکەم
فەرمووی 3 ڕۆژان بە ڕۆژی بە صم 3 أيام لە سەرتادا فەرمووی ئەما تەجید شاتەن حیوانێک نییە سەری ببڕی ئەویش گوتی نا یا رەسوڵ الله فەرمووی 3 ڕۆژ بە ڕۆژی بە یان ئەوە تا ئەطعم 6 مسکین یانەوە تا 6 فەقیر نان بدە کەواتە ئەو سێ حاڵەتەی لە پێشە کەسێکەوە پێویست بە سەرتاشین هەبی لە کاتێکدا لە ژێر ئیحرامدا هەیە لە ژێر ئیحرامدا ناوی سەری بتاشی طبعاً وەکو گوتمان نابی بە قەزدەن موویەک لە سەری بکاتەوە مەگەر ئەوەی کە لە سەڵاتی دانێ هەڵوەرێ بەڵام کە پێویستی پێ هەیە لەو حاڵەتەی دەیە واجباتەکانشی ئەنجامدا بەڵام پێویست بە سەرتاشین هەیە لێ لەو حاڵەتەی ئەوە لە بۆی هەیە سەری بتاشی هەر لە ژێر ئیحرامش ببنێت و ئیحرامەکەی ناشچێنی هەموو واجبات خۆشی پێ ئەنجام دەدا بەڵام مقابل بۆی کەوا سەری تاشێ یەک لەو سێشتە ئەنجام دەدا یان 3 ڕۆژان بە ڕۆژی دەبی یان حیوانێک سەر دەبڕی یان 6 فەقیر نان دەدا یان 6 فەقیر نان دەدا وەکو لە ئاتەکەی و لە حەدیثەکەی ڕۆن دەبیتە کاتە مخەیرە لە نێوان ئەو سێشتە مخەیرە لە نێوان ئەو سێشتە یان 3 ڕۆژ بە ڕۆژ دەبی یان 6 فەقیر ناندا یانتە حیوانێک سەر دەبڕی ئەوە وەکو حکمێکی عامی ئەوەی کەوا لە ژێر ئیحرامدا پێویستی بە سەرتاشین هەیە فإذا أمنتم فمن تمتع بالعمرة إلى الحج فما استيسر من الهدي وهروها لێرە باس لە حاڵەتێش کەش دەکا کەسێک کەوا دەچی حەز دەکا کەسێک کەوا دەچی حەز دەکاتن طبعا ئەوەی کەوا دەچی حەز دەکا اقتدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم حەج و عومرە دەکا چونکە یەکەم جار کە دەگاتێ عمرەیەک دەکا ئەو جە دواترێ حەجەکە کە لە ڕۆژی هەشتەمی ذیلحیجە دەست پێ دەکاتن ئەوجا مەناسکی حەجەکەی دەست پێ دەکاتن وەکو لە ئاەتی دواترێش دێتن الحەج ئەشهور المعلومات لە مانجی شەوالەوە کەس هەر کەسێک بچی دەکرێ با بڵێن لە بۆ مەوسیمی حەجە دەکرێت لە شەوالەوە بچیتن لە خۆی لەوێن دەرێکەم زار عمرەیەک دەکا ئەوجا دوای دەمێنێتەوە هەتا هەشتی ذیلحیجە لەوێن دەر مەناسکی حەج دەست پێ دەکاتن ئیتر کاتێکەوە دەگاتە مەکەی پیرۆز دەبی عمرەیەک بکە ئایا ئەو لەو حاڵەتەی کە عمرەی کرد تەمەن ئیحرام دەبەستی یان لە بۆی هەیە لە ژێر ئیحرام بمینێتەوە هەتا وەکو هەشتی ذیلحیجە بەڵام دیارەمانەوە لە ژێر ئیحرامدا بەڕاستی تەکلیفێکی لەسرە دەبی هەر ئەو شمەکە سپیەی لەبەر بیتن نابی شتێکی دوورای لەبەر بکاتن لە قەمیز لە شەروار لە هەر شتێکی دیکە دەبی هەر لە ژێر ئەو دوو خاولیە بە نسبەت پیاو دەڵێن تەبەن ئافرەت بە شمەکی خۆی بۆ شمەکەی کەلبەتی شمەکی تایبەت و نیەتی لێدەین کەەوە ئیحرامە بەڵام بە نسبەت پیاو تەکالیفی زۆرە ئیتر هەوەی لە ژێر ئیحرام بووش زۆر شتی لێ مەنا دەکرد لەوانە ئەگەر لەگە خێزانیشی بیتن نابی لێی نزیک بیتەوە و هەروەها با بڵێن نابی بە هیچ شێوەیەک پرچی لێ هەڵوەرێ نابی بۆن لە خۆی بداتن ئیتر ئەوە هەمووی ئەو شتانەیەکەوە وەکو ئەحکامی ئیحرامە نابی تخونی بکەوی نزیک بیتەوە ئیتر ئەگەر کەسێک بچی لە بۆ حەج یەکەم جار عومرە دەکا ئەگەر بیەوێ بمینێتەوە با بڵێن لە بۆ ئەوەی هەتا حەج ئەندام لە ژێر ئیحرام ئەو پێگوترێ قیران ئەوەیە واتە یەک ئیحرام دەبەستی لە سەرەتادا عومرەیەک دەکاتن لە دوای ئەوە دەمینێتەوە لە ژێر ئیحرام هەتا هەشتی ذیلحیجە هەتا مەناسکی حەجیش تەواو دەکات ئەو دوایە تەحەلل دەکات لە ژێر ئیحرام ئەوە قیرانە بەڵام حاڵەتی دووەم کەوا تەمەتوعە کەوا سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی داینە لە بۆی کەوا تەمەتوع بکەین ئەویش چییە کاتێکەوە کەسێک کە دەچی یەکەم جار عومرەیەک دەکا کە عومرەی کرد طبعاً ئیحرامەکەی دادەنێ سەری دەتاشی ئیتر با بڵێن لە حلە لە ئیحرام دانیە لەو حاڵەتەی حڕە و ئازادە لە خۆی دێ و دەچی و لە دەستە مزگەوت و دەستە بازار و یاخود هەر شتێک دەکاتن وەرحاصل لە ژێر ئیحرام دەردەچی هەتا ڕۆژی هەشتی ذیلحیجە کە وەکو معلومە پێگوی یەوم التەڕبیە دیسان ئیحرام دەبەستیتەوە ئەو جارە لە بۆی مەناسکی حەج بەجێ بگەینی لەو مودەیەکەوە لە نێوان حەج و عومرەکەیدا کە لەوێن دەرێ لە ژێر ئیحرام دانیە کەواتەوە تەمەتوعی کردیە لۆی پێگوترێت تەمەتوع فمن تمتع بالعمرة إلى الحج كواتە هەر کەسێک تەمەتوعی کرد لە عومرەکەی لە بۆ حەجەکەی واتە ئیحرامی دانا ئەو جە دوای دیسان لە هەشتی ذیلحیجە بەستایەوە ئەوە تەمەتوعی پێدەگوترێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم هانی داینە و سنەتە ئەوە ئەنجام بدەین لەو حاڵتەی مقابل بۆی کەوا تەمەتوعی کردیە لەو فترەی لە بینی عومرە و حەجەکەی لە ژێر ئیحرام دەرچووە ئەوە لەو حاڵەتەی فەمەستەیسەرە من الهەدی دیسان ئەوەش لە سەریتی حیوانێک سەر ببڕی فەمەستەیسەرە ئەوەی کەوا مەیسەر بوو ئەوەی ئاسان بوو لە بۆی لە حیوان سەر بڕین با حیوانێک سەر ببڕی با حیوانێک سەر مقابل بۆی کەوا تەمەتوعی کرد ئەوجا لێرەدا وەکو زانان دەفەرمون فمن تمتع بالعمرة إلى الحج
فمن تمتع بالعمرة إلى الحج هر كسك تمتعي كر أو زليردا وكوزانا دفن التمتع ليردا أو كسك وتمتع دكا وات أو بوشوي أنزام داتن وات تمتع روحي تمتع بدني تمتع روحي لأنزام داني حج وعمرة براس أو متعة روحية أو خوشية روحي كوا أو كسدي بيني براستي وصفناك رخوا يقول بقسمتهم مسلمان أمك وأبيدك تمتع بدنيشة يعني أو كسا كبابلين عمركي أنزام داتن كبتسن ساعاتش أنزام ددري وكوتاي بيدي وإحرامكي دادني سريدة تاشي دمينيتو حتى هشتي ذي الحجة لو حالتي لو تسان روجي أو التمتع بدني دكار بلو قوتمان إحرام براستي تكليفاتي هي كإحرامكي دادنيتن أو التمتع بدنيش دكاتن لويا مقابل بودو تمتعي كديكا أو بيويستا لبرامبر دا حيوانك سرببري فما استيسر من الهدي بلام أوش فمن لم يجد أدي كسي كواتسو لبو أنزام داني فريضي حج عمري كردو حجي كردو لو حالتش تمتعي كربويكو إحرامكي دانا أبو حيوانش نية سرببري يان حيوان نية سرببري يان باري نية سرببري ياخذ هيتي للاي نية وكزانا دفنون بيزناكا قرد بكا نا أصل واب راستي إنسان اعتماد لسرخوي بقرد نكاتن لمقابل ويكوانية حيوانك سرببري وكوت ما بارين ياخذ حيوانك موجودين وياخذ بهر سببك نيتواني حيوانك سرببري لو حالتي أو علاجكي فصيام 3 أيام في الحج و7 إذا رجعتم أو لو حالتي سيروجان لموسمي حج بروجي دبي سيروجان لموسمي حج بروجي دبي كزياتر وكوزانان دفرمون لا ذي الحجة ششم وحفتم وهشتم وياخذ هالروجيك بغير روجي ججن هالروجيك بغير روجي يكمي ججن كوام بابلين نلا حج ونلا غير حج براستي ناكري بروجي بي روجاني ججن روجا كاني ديكا أو اعتيادي طبعا يكم روجي ججن يكم روجي ججن وهروها كبابلين ديم ويازدم ودوازدم وسيزدم إيتر لو روجاني ججن واتاك بروجي نبي ولباشي أو ياخذ لبيشي أو لبويه بروجي بيتن مقابل بوي كوا حيوان يسر ببري مقابل بوي كوا حيوان يسر ببري والحاصل أو كسيك حيوان يسر ببري مقابل بو تمتعي ككرديتي دبي سي روجان لموسمي حج لوين دري لما كي بيروز بروجي بيتن أو جا حفتكيدي كش كدمينيتوا و7 إذا رجعتم حفتكيدي كش لو كاتيك ودقريتو وناو مالو شارو ولاتي خوي لوين دري بروجي دبي تلك 10 كاملة جا خوي قرد فرمي أبو شوي أو دبيت دروجي كامل سيروج لوين دري حفروجيش كقرايوة سيروج لوي حفروج كقرايوة ديار والتأكيد لسروي كوا فعلا سيب حفتة نوق يعني واتبقي لوين دري سيروج بيدبي ليرك تاري بيدبي دبي تحفت نا سي لوين دري حفتش كقرايوة دبيت دروجي كامل مقابل بوي كوا حيوان نبو سرببري كاتك وتمتع كريا ذلك لمن لم يكن أهله حاضر المسجد الحرام أو لبو تشيه لبو أو كسيكوا لم يكن أهله حاضر المسجد الحرام وأتا أو كسيكوا لخلشي مكي دانية أجا خلاف الشيء لأني وأنا بس خلشي مكي ياخذ أوان لدورو بري مكشن كوا مسافة شوال بينيان كوا قصرين ويج بكن ياخذ داخلي ميقاتا إتر بهر حال زياتر ذلك لمن لم يكن أهله حاضر المسجد أو كوا مالي لناو مكي بيروز دانية كوا مزقوتي حرامي ليك كعبي بيروز ليا أو لبوانا برام كسي كوا مالي لناو مكي بيروزة أو لبوي نية أو حكمي كوا ليردا أخير شد كخواي قول باسكر كمسألة بابن الحيوان سربرين لمقابل دا أو بكاتن ك اگر پێنەکرا سێ ڕۆژ یاخود سێ ڕۆژ لە حەج و حەڤ ڕۆژیش لەو کات کە دەگەڕێتەوە ماڵێ کەواتە ئەو حکمە لۆ کەسێکە کەوا مالی لە مەکەدا نەبی بەڵام ئەوی کەوا مالی لە مەکەدا هەیە ئەو لە بۆ وی نییە ذلك لمن لم يكن أهله حاضر المسجد الحرام طبعا لە بۆوان حکمەکە جیاوازە ئەوی کەوا مالی لە مەکەیە لە بۆوان نییە بەڵکو لە بۆ ئەوانەیە کەوا لە دەرەوەی میقات دێن لە بۆ مەکەی پیرۆز لە بۆ ئەنجامدانی حەج ئەو حکمە تەنها لە بۆوانە واتقوا الله واعلموا أن الله شديد العقاب أخوي يقول سبحانه وتعالى لكوتايات كذا باشو يتسن حكمك لأحكام كان حج وإحرام باسكر تفرمي واتقوا الله
واتقوا الله ديار وكلير ولا سندين زجاج كخواي ورك أحكام كان بازك ولا كوتايد فالم واتقوا الله براستي تقوى خوايا سبحانه وتعالى ولا إنسان ذاك أو حكمانة زيب تعامل لقى خوابي سبحانه وتعالى نقل قل دور برو لقل خلشي بيتن لبري مسألة عبادته أقال لنيتي خود بي واتقوا الله هول بده همو فرمانه كان خواي يقول زيب كي خود لقد غكرا وكان بباريزي واعلموا بجزانا أن الله شديد العقاب كاتا بزانا خواي يقول سبحانه وتعالى أقر سزاب دا سزاي زورتون دا نبئ عبادي أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم رأس التوازن هي القرآن بيروس لبين خوف ورجاء خواهي يقول نبئ عبادي واتا أو هوالا قرنقيان بي بدا يا رسول الله أني أنا الغفور الرحيم هل أمنم الغفور الرحيم بلام وأن عذابي هو العذاب الأليم برام كسزاز بدم سزاي من سزاي بإيش وآزار ليش دفرمو أقر خواهي قورا سزاي كسيق بدا سزاي كي زور تندا كات آقادار بين لأن ما خوف ورجاء ده خوما بباريزين فرمانه كان زيب كين خوما لقد غكرا وكان بباريزين بس يوي كوا خواهي قورا سبحانه وتعالى لما قبول بكو وهروها خواهي قورا سبحانه وتعالى برحمة خوي داما بوشي وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون